کمیته انجمن نونران امریکا بشک جه بلگین تاکسین سروکیبر دونالد ترامپ بلاف دیکه. سروک اوکراینای ولادیمیر زلنسکی سردان واشنطن دیکه و به سروک جو بایدن را کم دبه. جبر مترسیا داعش هزین اولکاری و پیشمرگه این هریما کردستان خالین سربازی لسر سینور به داعش را بهز دکن. جه دنگی امریکا سلاورزن هفکار من آسو جبار و من صالح دمیجر بو بینر نهجا دمجمر هفته بیانیه به دما واشنطن پایتخت خلک کنویا برنامه کرد کانکشن جوارا پیشکش دیکن. لواشنطن دی سی و سلاوتان لیبه شاد بینه و بدیدارتان. ولدمیر زلنسکی سروکی اوکراینیا سرلبانی روزی چوارشمان رایگیان کل ریگی دایا بو امریکا بو گفتگو کردن لگل جو بایدنی سروکی امریکا و کنگرسی ولایتی گرتوکانی امریکا. زلنسکی لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتر ڕاگەیاندووە بەڕێوەم بەرەو ئەمریکا بۆ بەهێزکردنی خۆڕاگری و توانای بەرگری ئۆکرانیا. گەشتەکەی زلنسکی دوای 300 ڕۆژ دێت لە هێرشە داگیرکاریەکانی رووسیا بۆ ئۆکرانیا بە ئامانجی داگیرکردنی کیف کە ئامانجێکی کۆتایی رووسیا بوو، بەڵام بەهێزی وەڵامدانەوەی ئۆکرانیا ئەم خواستەی رووسیای تێکشکان بە یارمەتی ملیارە هاتشێکی ئەمریکا و هاوپەیمانەکانی. ئەم سەردانە یەکەم گەشتی ناسراوی زلنسکی دەبێت بۆ دەرەوەی وڵات لە دوای لەشکرکێشی رووسیاوە. کمیته انجمن نونران امریکای روزا سهشنبه دنگ دا کو هن بشن دوسین باجانین سروکیبر دونالد ترامپ ورن آشکره کرن و گوت کو برپرسن باجان دما کو ترامپ لسر کار بود تک چو کو بریکو پیکی دوسین وی وکولن اندامین پانله گوت کمیتا ری و ریبازن انجمن نونران دنگ دا کو کرتیا باجن ترامپ ده نوورا سالن 2015 و 2021 دا او سالن کو او سروکتی بر بجار بو و ده کشک سپیدا کار دکر اشکره بکه او ده کاره ببه دسپه صدما لیکولینه که بر فرهتر یا نخوستی جبو سروکی برید دمکی دا که او هول ده جارک دن ببه سروکی امریکای. جبو بهتر زانیاری نها هفکاری ما سیروان قچو به مرایه دم باش سیروان اشکره کرنا دوسین تاکسین ترامپ دکاره چی بکه؟ دم باش صالح براستی ترامپ روج بروج آلوزی و پرزگریک و آریشه نوی زیدتر دبن پشتی او ودیتنین روژا دوشمه یین کمیته شش جانیوری و نهاجی اف راپورتا هان راپورتا کمیته کو گریدای باجه ترامپ نیان دوان سالی گوت بحثا وکرج 2015 حتی 2020 تی و واتی کو براستی اگرا وکرنا وکولین نو الهمبر یان دوز نو لهمبر سروک بریه امریکا زیادتر دبه. اف دو تشتین نو کهون یعنی نگری دای هون لگرینگا کو گرینگیا و او کو دو وقت که دهاتن صالح اگر هاتو دیار بوش برکو ترامپ بری کو به سروک دماهیم بر بجار بو یعنی 2015 و دسپیکا 2016 وقت بو سروک جی قط او داخویانین یان بلگین باجین خو نشان ندا و افجی بو سدم الجم دموکراتان و الجم گله شروفکاران کو براستی ترامپ سختکاری دوان بلگیان دکر بو وکو سازکارکی نافداری امریکا جبرولو درخستنا وان دوی دمید صالح اشخوا راپورت بشک جه درکتی بشکی کو دورا 30 روپلی جه درکتنه و بریار دوان لگور داخویانیا و کمیته بحثا وکر دوان چند روزن پیشی آمده به تواهی راپورت درکوه بلکی اف یک ببه یک ج آستنگین پیش ترامپ ده اولدانی وی دش بو کو جارک ده 2024 ده باشه سیروان امدزان کدروجان برای کمیتا وکولین شش چله داخواز وزارت داده کربو کو وقت بیت ترامپ توانبار بکن که هن توانان آرسته بکنو از باورم که اگر از نشاشم ایروجی راپور وانا داویه درد که و پیشبینیه چه و درباره داده به پشتی که راپور به تواهی در که
راست ایرو راپورت به تواهی خود در کبل لگور دیسیجی لگور داخویانیا کمیته و کلین جانیوری 6 لسروی اساسی جی وک دوجی مبحثا وکر هجمارك پیشنیار هنه هلبت راپورت به تواهی هین بلاف نبویو ام نظانن او آگاهین وین چنش برگو صالح دوی دما 17 سالان یان ببوره 17 مهان ده بيتري حزار ديدوان وشاهد هاتن يعني هاتن بر دستي في كوميتي قال لك هف بيفين هاتن كرين قال لك انترفيوين بكاربدستن ريفابريا ترامب هاتن كرين كسندن دناف حكومه امريكي ده جبرولو لسر بنجها وان فديتنان نو هاتني خالن سركي دو هاتن بلاف كرين لي تشافري كي بكن كا حتى كيجان رادي اف بلجين كوميتا كونغرسي دبيجا دبن ريجر لبر قال لك تشتين كوما بحثا ويكر يك جي مثلا سختكرنا حكومه امريكي كومبلويا لدجي حكومه امريكي مثلا ريجرتنا لبر رسمك حكومه امريكي او جي وقتا كو اندام كونغرسي دنجن سروكي نها جو بايدن دهج مارتن افتشتناقش وببن استنجي حطانها ام نظان ويتش ببن جبركو وكو هونجي دزانن افيك دستي دزجهن حكومتي دي دزجه وزارتها دادوري دي جبرولو حطانها تني د چارچویا چاوري کرني دي چارچویا پیشنیارن کووی کمیته پیشکش کرنه باشه سیروان هر وکو مدسپیکا نوچان دا گوت کو سروک اوکراینای ولادیمیر زلنسکی جی ایرو تی واشنطن و رجال سروک جو بايدن كوند و گوتاره که کنگرس پیشکش دکه دوی درباره دا چه آگاهی هنه قال لك آگاهی هلبت هنا ام ضانن والكونغرس گوتاره که پیشکش بکه لکوشکاسپی و لگل بايدن و ریفابرین کارودستن يعني ام بیژن ریفابریا پنتاگون جی کوم ببن و هجمارك کابینه بايدن جی الور دوی جوینه ده حاضر بن افايد دمك اذا تيكو براستي اوكرانيا هندك دسكفتن مزن لسر عرضي الشر لگل روسيا بدست خستنا دو لباجار كيبو ولويدك ديار كركو براستي دسكفتن آلیکاریا امریکا و هوالبندین امریکایان روجاوا اوکراینیا قریبو دناو وان نه مهن داویده دسکفتین لشکریین بربچاو لجی روسیا لسر عرضه اوکراینیا بدست بخینش برولو اوایات تکسکرین لسروی که پشت راست کرنا هوالبندیه که کو دنه ما هذا گهشتی آسا که گلکی مزن زيلنسكي و ریفابریاوی اشکره دبیجن هگرنب آلیکاریا واشنطن و پایتخت دنیا روجاوا با و اف دسکت پیک نه هاتوانش برلو او چسپاندن لسر بردوامیا في هفباريه دنافبرا امريكا وروجافاج اليكي ده و اوكرانياج اليكي دنفا باشه سیروان ام دزانن کو يعني اف سردانا زيلنسكي يكم سردانا ويا کو دركوي دروي ولاتي خو جدما کو روسيا دست به ایریشان کریوا و يكم سردانا خو جي بو واشنطن رنگج الي سيمبوليك واتای که وي هبه لدو وقت دما افنو چهاتا بلاف کرن دگوتن هن جدران گوت یا هن سردان پشت راست نبو یا هنك دودري بلاف کرنا نو چه بخو ذهبو تدبيجي واشنطن تجارانتي دان يعني أولا كارياوي أم بيجن أولا هياوي جارانتي كرن كحتاوي به از باورتكم السرويه كي يعني دقوت ام ناخذ نشتكي راقي هين خيار افنو تشا دركت بيكو حكومه اوكرانيا يا حكومه امريكا الفيالي بالتمامي راضي بكو جبر سدمن اولكاريه سدمن اشكركو كاس ناخذ اف سردانك وصا هستيار دمك هستيار ده ور راغهاندن بري دما خالي زيلنسكي بخول سر هجمار خوي فرميا تويتر افيك اشكركرو جوتكو او بريدي ناخوا و ايرو اف جيفين بيك ورو و سروكا امبيجن جواتا نونران لكونغرس الامريكي نانسي بيلوسي جي دنامه که دبو اندام کنگرس همو اندام کنگرس ده گوت کو وان روجا خو آماده بکن کو و گوتاره که گلکی تایبت دروجا که گلکی تایبت دوره پیشکش کرن بگشتی درباره دموکراسی بجبرلو صدیق صد و دوی هفته ده افسردان پیک وره ل هورگلین وکیدن ام نظانن کاوی چه ببن حتا کو زيلنسكي بري زيلنسكي ور واشنطن بله افکاری مسیر مقدشو سیروان سپاس بو وانزانیاریا سپاس کۆچبەران ڕۆژی سێشەمە لە سنووری مەکسیک و ئەمریکا بە ژمارەیەکی بەرچاو گەیشتنە ئەوێ لە کاتێکدا بڕیار بوو سنووردارکردنەکانی سەردەمی پەتاکە کۆتایی پێبێت. سەرباری مانەوەی گرژیەکان لە سنوورەکان لە کاتێکدا نادڵنیایی لەسەر داهاتووی سنووردارکردنەکان لە ئارادا بوو. بەڕێوەبەرایەتیەکەی بايدن داوای لە دادگای باڵا کردووە پێشجەژنی کریسمس سنوورەکان هەڵ نەگرێت. حکوومەتی ئەمریکا داواکەی خۆی لە تۆمارێکدا بڵاو کردوتەوە دوای ڕۆژێک لە دەرکردنی فەرمانێکی کاتی. جۆن ڕۆبرتس ئافسەرۆکی دادوەری ئەمریکا بۆ هێشتنەوەی سنوورەکانی سەردەمی پەتاکە بۆ کۆچبەران ئاگاهی دەدا پێشەوەی
ڕۆیتەرس ئەم فەرمانە بڵاو بکاتەوە بڕیار بوو ئەو سنووردارکردانە ڕۆژی چوارشەمە کۆتایی پێبێت. حکوومەتی فیدراڵی دانی بۆ داناوە کە کۆتایی هێنان بە سنووردارکردنەکاندا پێدەچێت ببێتە هۆی زیادبوونی دەواازە سنووریە نایاساییەکان. کۆچبەران لە مانگی 3 ساڵی 2020ەوە 2,500,000 جار مافی پەنابەرێتیان ڕەت کراوەتەوە. بەپێی یاساکانی ئەمریکا و بەپێی یاسانی دەوڵەتیەکان بە بیانووی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی پەتای کۆڤید-19. بەرپرسن تالیبانê li Efxanistanê xwendina zanîngehê ji bo jinan li seranserî welêt qedexe kir û Amerîka û netewên yekbûyî ev yek wekû êrişeka din li dijî mafê mirovan şermezar kir. Tevî soza destelateke nermtir dema ku wan sala borî destelatdarî bi dest xist, Talîbanê qedexeyên li ser hemû aliyên jiyana jinan zêde kirine û guh neda hêrsa navnetewî. Wezîrê Perwerdeya Bilind Neda Muhammed Nedîm di nameyekê de ku ji hemû zanîngehên fermî û taybet re hat şandin de got hûn hemî agahdarin ku yekser fermana navborî ya rawestandina xwendina jinan heta fermaneke din bi cih bînin. Peyvdarê Wezaretê Ziyaullah Haşimî ku name di Twitterê de belav kir bi peyameke nivîskî ji Ajansa France Press ra ferman piştrast kir. Washingtonê bi tundtirîn şêwaz ev biryar şermezar kir. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئەو ناوچەیەن کو بەشێکن ji herêma Kurdistana Iraqê û li parêzgeha Xaneqînê û nîzîkin ji bingehên Daişê di nav metirsiya êrişên Daişê de ne û ji ber vê yekê hêzên ewlehiyê û pêşmergeyan xalên serbazî li ser wan sînoran bihêztir kirine. Peyamnêrê Melkerkûkê raportek heye. جوتیارێکی کوردە و لە دواسنووری دەسەڵاتی پێشمەرگە کە ناوچەی کوڵەجۆی باکووری ناحەی جەلەولای پارێزگای دیالەیە سەرقاڵی کشت و کاڵە. پێشمەرگە و ئاسایش ناوچەکەیان بە خاڵی سەربازی تەنیوە، بەڵام ڕۆژ ئاوا بوو ناوچەکە بۆ جوتیارەکان سەقامگیر نییە و زەویەکانیان جێدەهێڵن. وەڵاگەرەی ئاگامان لە خۆمان بێ و یارمەتی ئەمانش بکەین شتێ ببین خەوەر ئەمانە دەین وریای خۆیان بوون، یعنی هەن لە دەور و پشتمان و هەن وجودیان هەیە. یعنی تا ئێستا 37 کارمەندی ئاسایش لە ناحیەی کوڵەجۆ بەهۆی هێرشی گروپە چەکدارەکانەوە گیانیان لەدەستداوە. ئەمە جگە لە گیان لەدەستدانی دەیان پێشمەرگە. ماوەیەکە سەقامگیری بۆ ناوچەکە گەڕاوەتەوە، بەڵام هەر کە شەو داهات ئەم بازگەیە کە ناحیەکە و گوندەکانی دەوروبەری پێکەوە گرێ دەدات دادەخرێ. منتیقەیەکی گەرمە، یعنی حقیقەتە چەند چەکدارێکی داعشی سنوورەکە هەیە و تەمان ئەمانە دەستیان تەمان سوور بۆ خوێنی خەڵکی ناوچەکە، تەماندی وجودیان لێران نییە، بەد متەحڕەکن تێن و ئەچن. ناحەی کوڵەجۆ کە 273 ماڵی کورد و 276 ماڵی عەرەبی ئاوارە و 15 ماڵی تورکمانی تێدایە. یەکێکە لەو ناوچانەی بەوپێی دواناوچەی ژێردەسەڵاتی کووردە هەمیشە ئامانجی داعش و گروپە چەکدارەکان بووە. کە بیانوێت لە هەرکوێ بیانوێت دەستی خۆیانەوە شوێنە، بەڵام ئەلحەمدولای ئێمە چاودێرێکی وردی ناوچەکەی خۆمانەکەین، چی لە لای خۆمانەوە ولا چی لە لای جێشی عراقیە و ئەو بۆشای ئەمنیە کە لە بینمان بووە بە هەردوو لامان پڕمان کردوسەوە. لە ئێستادا سەقامگیری لە هەموو شتێک بۆ جوتیارەکانی ناوچەکە گرنگترە. کوێخا جەمال دڵخۆشە بەبوونی هێزە کوردیەکان و پاراستنیان، بەڵام لەگەڵ ئەوەشدا بێترس نییە لە دووبارەبوونەوەی هێرشەکانی داعش. ئەو ئانەم ئاسایش بێهانتە گیان ئاسایش لەو جەوەڵەکەی لای قەرەبڵا خەتەقەیە کرد و ڕایە کرد، ناتوانێت بەن بێ داعش لێرە، ئەتوانێت بێت دەست بۆ شنێ و بڕۆ، بەس ناتوانێت بەردەوام لێرە دانیشێ. پێشمەرگە و ئاسایش ناوچەی کوڵەجۆیان بە خاڵی سەربازی تەنیوە و بەردەوام چاودێری ئەو ناوچانە دەکەن کە جێی جوڵە و هاتوچۆکردنی داعشن
لە دەوروبەری ناحیەکەدا. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک. بەهۆی هەڕەشەی تورکیاوە جوتیارانی سەر سنووری کۆبانێ ئەم ساڵ نەیانتوانیوە زەویەکانیان ئاوادان بکەنەوە و بیچەن و بەکاری بهێنن. بەهۆی هێرش و بۆردومان و هەڕەشەکانی تورکیاوە بەشێکی زۆریان زەویەکانیان بە ناچاری بەجێهێشتووە. فەرمونون لەگەڵ ئەم راپۆرتەی پێیان لێرمان بۆتانی. مسلم ئەحمەد جوتکارێکی ji taxa kaniya Kurdan a Kobaniyê got debara wî ya aborî ji çandinê dibe û erdên wî li ser çînor dikevin. Muslim hîç sal û cudayî salên xwe yên berê nikare derbasî nav erdên xwe bibe û heya niha cotê erdan nekiriye. Muslim ji dengê Amerîka ra danîşandan got ji ber êrişên Tirkî ew û gelek cotkarên Kobanî hîç sal erdên xwe berdane got ji ber metirsiya li ser jiyana xwe çandinî nekirine. Herwiha ew bang dike got rê li pîşiya van êrişan bên girtin û çarak ji rewşewan ra bêdîtin. ملت سبه کته نو عردی خواه قرشینا دابنه کیش برکو قرشینا دابنه کی ملت نو عرد ربه ویریانه آبیتون قیشکه که کد لبه درر کنی کردان جبر چه؟ ما چی کری؟ لگوری هفسروکا دسته چاندنی یا هریما فراته سوسن دابان گوزراره که مزن گیشتی چاندنی یا هریما کوبانی گول سر خطا سینور نیزی 15 گوندین کوبانی هنه و حیانها نکارن در باسی ناو عردین خواه ببن و ده ناو دا کار بکن. سر حدود خطي حدودي كان چاندني بكنا دولات ترك قرشين آبيت و چند جارا سر خط شرقي كوباني وغربي كوباني يجي يعني خلق الوادره بريندار جيبو جا قرشيني هانك عشوائي دافيتن. هیجای گوتنه گو ترکیه گلک جاران خلک سیویل گو ده ناو عرض و مالین خدا کار دکرن هدف گرتن و هنک جوان بون قربانی. هری داویجی زاروکا به ناو مجدار یا 11 سالی گول پیش مالا خواه لکانیا کردان بریندار بو. محمود بالی دنگ امریکا، کوبانی. سرکرده یکیتی نیشتمانی کردستان بافل طالبانی دو سهشنبه سردان باکور و جلات سوریه کرد و به فرماندار حزب سوریه دموکراتیک مظلوم عبدی را جویا. لعالیه که دنجی کوالیسیون نونتوی به سرکرداتی امریکای دوان دو سه روزن داویده هن اپراسیون لدیجی چکدارن داعش پیک آنین. جبو آگاهی بهترن ها پهمنیر ما زانا عمر ج باجار قامشلوی به مرایه دم باش زانا دو هنکی بحثا سردانا بافل طالبانی بو باکروجلات سوریه بو لیتب آگاهی برفرهتر نهاتن بلاف کرن بکیرا کن بو بهتر چم مجار هاتن گوتو بیش کرن ایرو تشتکی نود و درباره ده هیه بله دم باش صالح جخوا دوست شمي فرماندار گشتی حزب سوريا ديمقراطيك جنرال مظلوم عبدي لقال انداما فرمانداريا گشتی نوروز احمد هروها هفسروكي بارتيا بيدي صالح مسلم هروها اندام فرمانداريا گشتی حزب سوريا ديمقراطيك محمود برخدان پیشوازیک لسروكي يكتيان اجتماعي كردستان بافل طالباني لحسكي لكرد دوی جوینه ده لگوری آگاهی حطانها هاتنه بدست خستن روشا تکیلین نافبرا هریما کردستان عراقی بتایبتی نافبرا پارتیای نکی و پارتیین کردیین ریوبریا خسر هاتا کوتو پیش کرن بافل طالبانی دست نشان کرگو او جبو پیشگیریا ناسنامه و زمان کردی و پروژه پاراستنا زمان کردی لروجاوای کردستان لهریم کردی سوریه او پیشگیری دیدن العالیه که دن خطریه داعش یا ویدا و یگوهاتیه زیده کرن هاتیه کدو بیکش کرن دوان جوینا ده بله صالح باشه تو بحث مترسیه داعش دکی وقوتی کوالسیون نتوی به سرکردایتی امریکا دوان دسه روزان ده هنک اپراسیون لدجی داعش پیکانین آگاهی بهتر دوی درباره ده چنه بله ده 48 ساعت داویده سه اپراسیون لسر شانه داعش ین هفبش ارتشا امریکایی ناف کوالسیونی دو حزب سوریه دموکراتیک شش اندام چکدار داعشی شانه داعشی الهریم ديرا زوري ورقاي وتايبتي الهریم ابو خشبه قرتن لغوري اگاهي نغادن بدس خستنگو او شانه امدکارین ایریشان دکرن بتایبتي سر قرتیگها
برتيجهن جو داعش تيده لنافشة رقعه لآدن هن آگاهی یه شانه که گوهازه گرتن آمدکاریا ایریشه که لسر کاپا هولید کرد جخوا داعش نهاجی او لیو تفگرا خوازه دکریه و پشتی بریارا و گراندنا اپراسیون هفبش نابرا حسد کوالیسیون ده الشوپینر دبیجنگو او وگرا اپراسیون هفبش برنگه کی پر چالاک وگریای نابرا حسد کوالیسیون لدیجی شانه داعش بتایبتی لهرم رقا دیرا زوره و باشوری حسکه باش ازانا اگر ام وان ویب هفا گریدن یعنی داعش تلفو تفگرا وان باکر جلات سوریه زیده بویه کوالسیون اپراسیون دجی وان پیکتینه و لکرکوک بری چند روزان داعش ایریشک پیک آنی بود تدا هجمارک ام بیجن کس هاتن کشتن و ام بیجی به گریدانا بافل طالبانی و گریدن گلو اف تفگر لسر سینور یعنی تفگر چکدار داعش ده سینور ناوینا ام بیجن با کروجلات سوریه و هرم کردستان ده هنه جخوا بري ده حزار وحجداد بتايبتي ودين اوبراسيون هفبش نافردا ارتش عراقي وهيزن سوريا ديمقراطيكا وجبو شعبيريال سر سينور وريغرتنا لبر تفجر داعش دنافرا حردو ولاطان سوريا وعراقي ده دما داويدا دنجن بلند دركتن هم جاليه ارتش عراقي هم جاليه هيزن بيشمرجه هم جاليه هيزن سوريا ديمقراطيك جو دباب او اودين هفبش جارة كدن اكتيف بن داكو تفجر داعش دنافرا سوريا وعراقي ده بوش ببه وجخوا افيك خالك جرينج جبو ريغرتنا لبر اكتيف بونا داعش باش زانا افيك دباكو اگر ابيجن حکومت ناوندی عراقی دوی درباره دا تشتکی نکه یعنی ما بس تامد دوی درباره دا هرم کردستان عراقی و ریوبری خسر تنه خو به حکومت ناوندی عراقی دکارن تشتکی وابکن جخوا سينوري هفبش دنابرا هرم كردستان عراقي وهرم ریوبری خسر لسوريا تنه 7 كيلومتر او 7 كيلومتر دفرين كردين بيتري خو داعش لويت دفرا سينوري هفبش نكار تفجره هجر 7 كيلومتر وشون ده هجر ام بحثه يعروبيه حطا القائم ان بوكمالي انجو باغوزي دكن سينوري كي قال لك يدريجه دفاب ارتشا عراقي حكومتها نافندين تكلي حطا كاربي ويدري بكونترول كرن بي اليكاريا حكومتها نافنديه عراقي اويا نكارش بر سينوري هفبش نابرا هريما كردستان عراقي وريفبريا خسرته كنه و نجه اكتيفونا داعشيه لي ديساجي بيويستا جو او ببش برغو تفجر داعش سر سينور دهلغو ايريشان بيك بينا هن العراقي هم لسوريا نموناوي دباغو داعش ينكسنغو ايريش دكن جي كامبا هولي بخا تينا رافاندن يانغو اي كامبا هولي بريفا دبن جي هندري عراقي بخا درباز دلو بله پامنيري مازانا عمر جي قامشلو سپاس جبو وان زانياري هف سروک گشتی ایهاده استوک ترک دوگان جه دنگ امریکای را گهاند که دناوا سال 2022 ده لترکیه مافین کردان ده هر واریده هاتن بن پیکرن آخا کردان هاتیه بمبا بار کرن زمان هات قدخه کرن و نها 25 روز نماوان کرد گرتیگه دانه پامنیر مل انقره ایوب دمیر راپورتک آمده کریه سالا 2022 بربه داوبونی وادچه لترکیه دنا و سالی دا هما ده هر واری دا مافین کردان هاتن بن پیکرن. کومله مافی مروان ایهاده لترکیه ده دسپیکا هر سالی دا بن پیکرنا مافی سالم بوری دوشینه. هسروکه گشتی یه ایهاده öztürk Türkdoğan beri sala 2023 de sala 2022 da bن پیکرنا مافی کردان جدنگی آمریکای را وگوت. Türkdoğan de nav ve sale da mafê Kurdan yên ku hatine binpêkirin wiha rêz kir. Mafê perwerdeha zimanê Kurdî hate astenkirin, şaredariyên Kurdan di bin zextan da man, siyasetmedarên Kurd ev sal jî girtîgehan da nehatin berdan, tecîda ser rêberê PKK Abdullah Öcalan zêdetir bû, li ser axa Kurdan gelek operasyon hatin çêkirin, gelek rojemavanê Kurd hatin desteserkirin û zimanê Kurdî di meclîsê da hate astenkirin.
özellikle Türkiye'de yaşayan Kürtlere bir grup olarak. Li Tirkiye hêjî Kurdî wek zimanekî fermî naye nasîn. Bes wek zaravekî tê pêjirandin. Di dibistanên navendî da ders ve bijarkî jî digre. Li pirciyan jî mamoste tunenin û li ber vî jî hebûn û tunebûna perwerdeha zimanê Kurdî diyar nave. Ev sal jî di meclisê da qisadenên Kurdiyê parlamenterên Kurd hatin astengkirin. Öztürk Türkdoğan ser tecridkirina reberê PKK Abdullah Öcalan jî disekine. Türkdoğan amaje dike ku di vê salê da li ser Öcalan tecrida herî giran hatiye çêkirin. Türkdoğan doza girtina HDP jî wek gefeka ser Kurdan dibîne û girtina rojnamevanê Kurd jî wiha rexne dike. Tabii ki ırkçı saldırılar 2022 yılında da devam etti. Di sala 2022 da êrişên nijadperest bêrawestin berdevam kirin. Bestenê Kurd na lêpiraniya wan Kurd 15 kes hatin kuştin. Di sala 2022 da tîsa li ser rojnamevanan bi taybet jî 25 rojnamevanên Kurd hatin desteserkirin. Dikarin bêjim ku di sala 2022 da jî êrişên ser Kurdan hiç ranevestiyan. Biz buna ne Avrupa Birliği'nde ne de dünyada izin vermeyeceğiz. Di girtîgehên Tirkiyeyê ser 10,000 endam rêveber serokên şaredirî û parlamenterên HDP hene. Geyrî vana rewşenbîr, nivîskar, rojnamenûs û endamên rêxistinên yên Tirkiye jî di girtîgehan da ev sal borandin. Vê rewşa Tirkiye endamê rêxistina Efî ya navnetewî Şevîn Çelik wiha rave dike. Hukukun belirli bir çerçevesi var zaten. Fakat li Tirkiye çerçeveyeke hukuke heye. Li mixabin yên ku vîye birevê dibin le neguncin. Li ber vî jî gelek tiştên ku dixevimin pirevan jî dijî hukuk heye. Ana em dibînin ku hîn kes ji bo ku dêsalatiya wan berdevam bike mafê mirovan tune dikin. Gelek revşenbîr, nivîskar û rojnamevan li ber vî di girtîgehê de ne. Di sala 2022 da li ser pênaberan, jinan, Alewiyan, LGBTİyan û yên gêrîmisûn êrişên nijadperestî hatine kirin. Di nav vana da yek zarok bi tevahî 15 kes ji aliyê hêzên ewlekariyê ve hatine kuştin û 41 kes jî birîndar bûne. Di nav vê salê da 310 jin jî ji aliyê mêran ve hatine kuştin. Li gorî daneyên saziyên mafê mirovan di vê sala 2022 da dîsa herî zêde mafê Kurdan hatiye binpêkirin. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. Makerspace وەرشەیەکی تایبەتە بە ژنانی کەمپی باریکە لە عەربەت گرنگی دەدات بەو ژنانەی خاوەن بەهرەن و لەلایەکی ترەوە وەک ناوەندێکی فێرکاری ژنان فێری کاری دەستی دەکرێن. دوای دروستکردنی بەرهەمەکانیان لە ژێر ناوی براندێکی تایبەت بەخوایان بە ناوی سستەرهوت دەیخەنە بازاڕەکانەوە لە دەرەوە و ناوەی وڵات. ئەوان دەڵێن لەگەڵ خراپی دۆخی ژیانیاندا بەڵام مەیکەرسپەیس بۆتە پەناگەیەک و هیوایەک بۆ ڕەوادنەوەی خەمەکانیان و دۆزینەوەی بەهرەکانیان. هەنگاوەکانی بە ئامانجی ڕۆژێکی نوێ هەڵگرتووە بەرەو ئەو شوێنەی کە تواناکانی خۆی تێدا دەبینێتەوە. نیروس خەڵکی کۆبانەیە و ماوەی 8 ساڵە لەگەڵ خێزانەکەی لە کەمپی باریکە نیشتەجێیە. لە ناو زەحمەتیەکانی ژیانی کۆچبەری دەواازەیەکی لەگەڵ مەیکەرسپەیس بۆ خولیاکانی دۆزیوەتەوە و لەگەڵ چەندین ژنی تر بەیەکەوە کار دەکەن. نۆ دێمە لێرە سیستەرهوت تقریبا دەوامی لێرە ساعت 9 حتا سێ بوو 3 ساڵ من ئیشی کاندڵ ئەەکەم هەورێکی من هەبوو فێرم کرد چۆن دروست بکەم. زۆر حەزم لە مهنەتایە من کاتی لێرەمە من احساس ناکەم من لە ئیشم احساس دەکەم شتێکی من جوانە بۆ من یعنی من دروست ئەەکەم. مەیکەرسپەیس پرۆژەیەکە بۆ کەمنشینانی باریکە کە لەلایەک ژنانی بەهرەمەند تواناکانیان لە بوارە جیاوازەکاندا دەخەنە گەڕ و لەلایەکی ترەوە بۆتە فێرگەیەک بۆ ژنانەی لە کەمپەکە خولیایی فێربوونیان هەیە. ئەم وەرشەیە چەندین بەش لە خۆی دەگرێت لە بوارەکانی درومان، دروستکردنی مۆم، فەخفوری و گوڵسازی. لە ئێستاشدا خولێک هەیە بۆ فێربوونی زاراوەی سۆرانی. دواتر بەرهەمی کارەدەستیەکانی ئەم ژنانە لە ژێربراندێکی تایبەت بە خۆیاندا بە ناوی سستەرهوت دەخەنە بازاڕەوە و
کە بۆیان دەبێتە سەرچاوەی دارایی. سیستەرهود ئایدی منەظەمەی PLCە. سیستەرهود تقریباً پێش 2 ساڵ ئەو شوێنەی کردەوە کە ناوی میکر سپیسە، شوێنێک و کۆمیونیتی وایە بۆی ژنەکانی کەمپی باریکە بێنە ئێرە جەوێ بگۆڕن، خەڵک ناسنەوە فێریشتی تازە بن. ئۆردەری گەورە دروستەکەین ساڵی 2 جۆر ئەینێنین بۆ ئەمریکا، خۆیان لێمانەکڕن و ئەوێ ئەیفرۆشن. خولیا و هیواکانی نیروس تەنیا لە میکر سپیس نەماوەتەوە، ئەو هیوا خوازە بەگەڕانەوە و خستنەگەڕی بەهرەکانی لە چوارچێوەی پرۆژەیەکی خودی گەورەتردا کە خزمەت بە داهاتووی خۆی وڵاتەکەی بکات. حەز ئەەکەم بگەرمە وڵاتی خۆ، ئیشی کاندڵ لە وڵاتی خۆ دروست بکەم. لە وڵاتی من زۆر ئیشی کاندڵ ئەوە ینی زۆر نییە. ئەو کەسانە لە وڵاتی خۆم فێر بکەم چۆن کاندڵ دروست بکەن، زۆر شتێکی ینی باشە. لە ژیانی ناو کەمپی بێبەشبوو لە بەشێکی زۆر لە مافە سەرەتاییەکانی ژیان و خراپی باری ئابووری و کۆمەڵایەتی، میکر سپیس بۆتە پەناگەی ڕەوانەوەی بەشێک لە خەمەکانی ئەو ژنانە و هاوکات سەرچاوەیەکی بچووکی دارایی و بژێوی ژیانیان. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. ستەمکاری و سەرکوتکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر هاوڵاتیان و خۆپشاندەرانی ناڕازی وا 3 مانگی تێپەڕان. بەڵام دەسەڵاتدارانی ئەم وڵاتە دەیانەوێت لە ڕێی لە سێدارەدان و کوشتن و زیندانیکردنەوە کۆتایی بهێنن بە ناڕەزایەتیەکان. ئایا دەتوانن یان نا؟ ئایا ناڕەزایەتیەکان بەردەوام دەبێت یان نا؟ سەبارەت بۆ پرسە ڕۆژنامەوان و چالاکوان ئەفسانە بەهەشتی زادەمان لەگەڵدایە. ئەفسانە خانم کاتت باش. ئەم کاتەیەوەش باش. کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی ئەم 3 مانگەدا لە سەرجەم شارەکاندا ستەمکاری گەورەی ئەنجام داوە بەرامبەر خۆپشاندەران. بەڵام ئایا ئەتوانن ناڕزایەکان سەرکوتکەن بە تاوەتی؟ ئێوە پێتان وایە ئێران دەتوانێت وەک ساڵانی پێشوو زیندانەکان پڕکات لە خەڵکی ئازادی خواز و هەزاران کەسی دیکە بکوژێت؟ بەدڵنیایە تا ئێستا ئەوەی کە دیار بووە کۆماری ئیسلامی نەیتوانیوە لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشەوە دەستی پێکرد بە سەرکوتێکی زۆر بێڕەحمانەوە کە بەپێی راپۆرتەکانی تۆڕی مافە مرۆڤیەکانی کوردستان لانی کەم تا ئێستا تەنانەت 8 کەس لە کوردستاندا لەژێر ئەشکەنجە کوژراون. بۆیە دەبینین ئەو ڕێژەی سەرکوتە زۆر بەردەوامە، بەڵام دەبینین بە جۆرێک ئەو شۆڕشە بەردەوامە. شۆڕشەکە لە هەل لە ئەوڵەوە فرمێکی شەقامی نەبوو، تەنیا شەقامی نەبوو، بە جۆرانێتر بوو. ئێستایمە دەبینیم بە ڕێگەی مانگرتنەوە ئەو شۆڕشە بەردەوامە، بە ڕێگانێت تر وەک ناڕزایەتی بڕینانێترەوە، یادگرتن لە چلەی کەسەکانەوە یا لە جژنی لادایکبوونی قوربانیەکانەوە. ئەوە ئێمە دەبینین کە ئەو شۆڕشە بەردەوامە. بۆیە کۆماری ئیسلامی بۆ هەموو سەرکوتەیە کە ئێمە توانیوێتی یعنی کردوویەتی نەیتوانیوێ ئەو شۆڕشە سەرکوت بکات، چون بارودۆخەکە زۆر جیاوازترە لە ئەوەی کە ئێمە لە دەهەی 60 دەبینین. لە دەهەی 60 ئێمە دەبینین کە کۆماری ئیسلامی بەهۆی ئەنحساری ڕاگەیاندنەوە توانی لە ڕێگەی پرۆپاگاندا و سەرکوتێکی یەکجار عەزیم لە کوردستان و شوێنانێتر بکات. بەڵام ئێستا دەبینین بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یا ئەو ئەنحسارە لە ئەنحساری ڕاگەیاندنەوە لە دەستی کۆماری ئیسلامیان نەماوە، نەیتوانیوە ئەو پرۆپاگاندای خۆیە و بەتایبەت ئێمە دەمانبینی کە ئەو کورد هەراسیە دەیکرد کە نەتوانن نەتەوەکانی لە ئێرانە پێکەوە کار بکەن، بەڵام بەشکەستێنانی ئەو پرۆپاگاندای کورد هەراسیە و توانیوێتی گەلانی تر توانیوێتیانی پێکەوە ئەو شۆڕشەیە بەردەوام کەن. و ئێمە دەبینین کە ئەو شۆڕشە چون شۆڕشی هەر
جەژنە دژی دەسەڵات و سەرکوتە بەڵێ ببوورە ئەفسانەخان لە سێدارەدانی خۆپشاندەرانی ناڕازی ئایا دەتوانێت لەو ڕێەوە کۆماری ئیسلامی ڕزگار بکات لە هەموو ئەو ناڕزایەتیانە؟ بەدڵنیاییۆن تەجروبەی خودی کۆماری ئیسلامی لە سەرتاوە نیشانی داوە کە ئەسان یەکێ لە کارەکانی هەمیشە لە سێدارەدان بووە ئایا توانی وێتی بەرە لە ناڕزایەتی خەڵک بگرێ ئەمە دەبینیم کە ڕۆژ بە ڕۆژ ئەو ناڕزایەتیانە پەرە دەستێنێت کۆماری ئیسلامی لە ساڵانی 67 لە چەند ڕۆژە هەزاران کەسی لە سێدارەدا ئایا توانی هین بەرگری لە ئەو ناڕزایەتی بگرێت بە دڵنیاییەوە ناوێمە دەبینین بە هەر لە سێدارەدانێک بە جۆرێک ئەو دژی کۆماری ئیسلامی بوونە ئەو نفرەتە لە کۆماری ئیسلامی پەرە دەستێنێت و کۆماری ئیسلامی خۆش بە باشی دەزانێت کە بە سێدارەدان ناتوانێت کە بەرە بەو هینەیە بترسێت. باشە ئەفسانەخان پرسیارێکی دیکەم لا دروست بوو بەڕاستی گرنگە بەلامەوە ترسی کۆماری ئیسلامی لە ژنانی ئازادی خواز و دروشمی ژنژیان ئازادی و فڕێدان و سووتاندنی دەشکەکانیان وەک ناڕزاییەک وای کردووە زۆر ستەمکارانە بەرامبەر ژنان بوەستنەوە بیان کوژن یان ئەشکەنجیان بدەن و وڵاتانی جیهان و ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ دەتوانن بەر بەو ستەمکاریی ئێران بگرن کە لە ئێستاە نەتەوەی گرتوەکان سێ خانمی سێژنی دیاری کردووە بۆ لێکۆڵینەوە لە تاوانی مافەکانی مرۆڤ لە ئێران. یەکێ لە بنەما ئەسڵیەکانی کۆماری ئیسلامی لە کۆنتڕۆڵکردنی ژنان بە تایبەت جەستەیان بیر و هزریان دەستی پێکردووە بۆیە دەبینین شۆڕشی ژنان یعنی شۆڕشی ژنان دژی کۆماری ئیسلامی ئەو ئیدئۆلۆژیای بنەڕەتی کۆماری ئیسلامی دەگرێتە ئامانج و ئەگەر ئەو بڕوخێ خۆ شتێ لە کۆماری ئیسلامی نامێنێت یعنی کۆماری ئیسلامی بە پێی ئەو هۆویەتی ئیدئۆلۆژیکی خۆی وەیە هەکە هەیە بۆیە دەبینین بە توندی دژایەتی شۆڕشی ژنژیان ئازادی دەکات و شۆڕشی ژنژیان ئازادی شتوانی وێتی بە باشی بەرەنگان بوونەوەی ئەو پرۆپاگاندای کۆماری ئیسلامی بکەین لە سەبارەت بۆ پرسیاری شەکردان کە لە سەبارەت ئەو ژنەی کە دیاری کرا بۆ کۆمیتەی حەقیقەتی ینی کۆمیتەیەکە دانراوە لە دوێکەوە کە ئەم سێ کەسن ڕاگەیاندووە زۆر وتووێژ و ڕوانگانی جیاواز باس کراوە هەندێک کەس بەخۆی ئەوەی کە ئەم سێ کەسە ژنن بە شتێکی زۆر پۆزیتیڤیان داناوە ئەمە بەڵام پرسیار لێرە ئایا بوونی هەر ژنێک لە سیاست لە شوێنێکدا دەتوانێت ئەوە بە نەفعی ژنان بێت بە دڵنیاییەوە نا ئەوە هێمە تەجروبەی باشووری کوردستان ئەوەی پێ ئێمە سەلمان دنیا شوێنانێتتر کە ژنان لە ژنانیش دەتوانێت لە ڕوانگەیەکی پیا و سالارانەوە بەڵام ئێمە دەبینین لانی کەم لە لای سارا حسینەوە کە خەڵکی بەنگلادێشە ئەو بە یەکێک لە داکۆکی کەرانی مافەکانی ژنانە بۆ یەبوونی کەسێک وەک سارا عەلی من وەکی شتێکی پۆزیتیو دادناسمەوە یە لە ڕخنەکان کە گیرا بوو ئەوەی بوو کە ئەم کەسانە سارا عەلی و شاین سەردار سارا حسین و شاین سەردار عەلی خەڵکی بەنگلادێش و پاکستانن کە ئەم دوو وڵاتە یەکێک لە وڵاتانی بوون کە دەنگی نەرێنیان دابوو بە ئەوەی کە لابردنی ئێران لە کۆمیسیۆنی نەتەوەی گرتوەکان بارودۆخی ژنان. بەڵێ زۆر سپاس ئەفسانەخان هەڵبەت زۆر گرنگە زیاتر گفتوگۆی لەسەرکەین بەڵام کاتەکەمە هەر ئەوەندەیە لە ئێستادا زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین. کاتی هەر بژین. شرۆڤەکاران هۆشداری دەدەن ئاسۆی گەڕانەوەی بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی هەڵبژێردرا و بۆ دەسەڵات دوای سەرکەوتنی لە هەڵبژاردنەکەی مانگی 11دا پرسیار لەسەر داهاتووی نزیکبوونەوەی تورکیا و ئیسرائیل دروست دەکات بە لە بەرچاوگرتنی پەیوەندیە بارگرژیەکانی ڕابردووی نێوان ناتانیاهۆ و ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیا. دۆریان جۆنس لە ئەستەمبوڵەوە ئەم راپۆرتەی بۆ ئامادەکردوون. سەرکەوتنا بنیامین نەتەنیاهو دە هەڵبژاردناندا دەستنیشانکردنەوەی وەکو سەرۆکوەزیرە هەڵبژاردی دەمەکی داد هێت کو پەیوەندیە ناوبەرە تورکیە و ئیسرائیلە گەرمتر دەبن.
لسردم دستهالاتداری بریا نتانیاهو دا اوی و سروک ترکیه رجب طیب اردوغان بشیوه که بردوام سوکادی به هفدود گرن. بله شر بگوتنان دناوبرا هر دو ریبران دا هبو به تایبت بشتی هولدانا داوی یا آسایی کرنه سال 2018 گهشت خالا کریزه لی هر دو ریبر گلکی پراگماتیکن باید دمک دریجه که هر دو دستهالات دنه. اردوغان بل از پیوندیه که تلفن به نتانیاهو کرج با پیروزکرنا سرکفتناوی ده هلبجارتنان دا هر دو ولاتان گودی که اوه پیوندیه که دلخوشگر بو ایران با هر دو ولاتان نیگرانین هفبش پیدا دکد درباره زیده بونا باندورا ایران لحرمه و برنامه هزاناووکی طهرانه. گوهرینک امازند دناوا تیکیلین ترکیه و اسرائیل ده هیا اوش بو هر دو آلیان باشه اسرائیل سر ایشک امازند گل ایران هیا به تایبتی بریز نتانیاهو گل گومان درباره چک ناووکین ایران هیا لگوری نتانیاهو اوت آمادنه کو چک ناووکی هبه اف یک جی لدش برجواندین ترکیه اف دی به اگر تکچون هفسنگیا هزی لرجهلاتا ناوین دیگل پشبستن نتانیاهو با پشگیریا پارتین سیاسی چند شروع و کار عوام به سیاست تند برانبر فلسطینیان بناو دکن حالا سرکیا که دمینید پشتوانیا به حسی اردوغان با فلسطینیان لرنگ خمن انقره جهات بنگوهارین بره به کیون شوپی پشگریکا فلسطینه دنابرا ترکیه و اسرائیل ده وک خالک سرکی یا تاخی کرنا تیکلیان بو لی به حزرامن نهادم جودانه ترکیه هستکه کو پیوستی اوه به پشگریا اسرائیل هیه و به اسرائیل ره تیکلیه که استراتژیک پیشخستیه. نزیک بوون اردوغان دگل اسرائیل بشک سیاست که برفرهتری یا باشترکرنا پیوندین لحرمینه شروع و کار آماجه باید گن کوچن سرکردن وان ولاتان تنرحد بون به پشتوانی کرنا اردوغان یا به حزب و دوزا فلسطینیان نوکه و صادیار دبید که خمن انقرن سرکی لسر هفکاری کرنه دگل اسرائیل جه انرژی تابرگیریه. ترکیه از دکارم چاوان بیجم دخوازه هفکاریا لشکری به هفرال گل اسرائیل چه بکه من خدمت لشکری دل گل اسرائیل کار کریه مال هفخاتن گل باج دنابرا اسرائیل و ترکیه دا چه کرنه پیش از ازین برگیرین اسرائیل و ترکیه همان بازار هنه لی هر هفکاری که هبید شروع و کار پیشنیار دکنده گلک یا بهشیاری بید جبر برچافرگتنا میجویا بریاد نافبرا هر دو سرکردان دا جبو راپورتا دوریان جونیس هاتین مای دنک امریکا. روسیا روز دوشنبه دست به هجمارک ایریشن درونان کرد و به نسازی سرکل لکیف و پایتخت اوکراینایی و در دورین و کر آرمانج که زیادتری 23 درون ایرانی لسر ازمان کیف هاتن دیتن و هریکیم 18 جوان هاتن خستن بهتر زانیارید و راپورته ده. کاردیسین اوکراینا راگاندن کو پایتختا ولید کیف ده ایریشک روسیا روژا دوشنبه ده بوی آرمانجا گلک درونان ریوبریا لشکریه باجر راگاند کو زیادتری 23 درونین ایرانی لاسمان کیف هاتنه دیتن و هریکیم 18 جوان هاتنه خستن والی کیف اولکسی کولبا دیار کرکو هن آواهین بنسازیه و مالین تایبت zarar دیتنه و هر وها هریکیم دو کشی بریندار بونه. هفجینین پیر ایوان او اولها کوبزرنکو نیشتیجهن گوندکی لکیوه دناوان کسان ده بونکو ده ایریشن دوشمیه ده مالاوان zarar دیت بو. ایوان یه 83 سالی جی سریخه بریندار بویه. امبولانس هات. مگازی امبولانس کر او او هاتن. وان گوتن کو ده ایرشا درونی ده گاراجا وان به تمامی هاتیه رو خاندن و کوچکی وان ملچی هاتیه کشتن. اولها کوبزرنکو یا 84 سالی جی دبیجه کو نتنه او لی هرکس جبر وی شری باندورده به. از جیوه که مروویندن گوژ شر باندور بونه هستکم از دزانم کو از نتنیمه هر کس جبر شر ده شو دکشینه ما دوی از چه بکم هوار هاریکاری بکم هندگارن حیا جواته بگرین یانجی هواری بکن مینا کو همو جیهان و اوکراینا مدگرین نینا سوبول کارمندا کو لیک جی کمپانیین انرژی ین باجر دخبته دماکو ایریش پیکاتن دچو سرکاری خواه مینا گلک هفکارین خواه نینا جی لدر و سکنی دماکو کارمندین خدمتین آوارته استا zararı kontrol دکرن. Дуже тривожно.
از براستیا خمبارم جبر کو هنه زانن ویجکیش عالی موشک وره لدما کو هوشیاری آسمانی دید ام دمو دست اوفیسی بجه تیلن. کاردستن اوکراینا بالی دکشینن کو ev erişa esmaniya serkiyevi dınav 6 rojandaya erişa seyemin ya Rusi u ya heridawiye ku ji cotmehî ve binesaziyên mirovî yên wek elektrik, germahî û avê dikin armanc û di zivistaneke pir sar û dijwar de jiyana sivîlan pirtir dixin xeteriyê. Özlem Yasak, dengê Amerîka. موسکو روجا دوشەمێ ڕاگەاند کو چەند کەشتیên wên bi şer beşdarî rahênanên deryayî bûn di vê hefteyên de wê bi hêzên deryayîn Bêjînê ra dest pê bikin di demekê de ku Rusya û Çînê pêwendiyên xwe kûrtir dikin li beramber fişara Rojava. Wezareta Berevaniya Rusyayê got ku rahênan di navbera 21 û 27 kanûnê de li deryaya Çînê ya rojhilat bibin bi mebesta xurtkirina hevkariya deryayî di navbera Mosko û Bêjînê de. Di daxuyeniyê de hat gotin ku ew ê avêtina mûşekan, topxane û rahênanên dijî keştiyên bin deryayê pêkbînin. لی واشنطن استادیوما روبرت اف کندی کو وکو استادیوما RFK تی ناسین و میوانداری گلک تیمن ورزش ین حسکری کر به 10 سالان کفنه لینها جهوله رادبه بهتر زانیاری دوی راپورته ده. یاریگای یادواری روبرت اف کندی که به یاریگای RFK ناسراوه شوێنێکی خۆشەویستە کە لە مێژەوە لە واشنگتنە. ئێستا خەریکە لە ناو دەبرێت. پاراستنی و نوێژانکردنەوەی ئەو یاریگایی کە لە ساڵی 1961ەوە هەیە زۆر گران دەکەوت لەسەر شارەکە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە لەم دوایەدا کەمێک بۆ نەوەرزشیەکانی میوانداری کردووە. بەڵام بەرپرسانی شارەکە بڕیاریان داوە کە پێویست ناکات ئەم ماڵ ئاواییە ماڵ ئاواییەکی خەمناک بێت. ئەو ساختمانەی لە پشتمەوەیە بەشێکی سەرسوڕهێنەری واشنگتن دیسی بووە و بە گونجاومانزانی کە بەڕاستی بە هەڵمەتێکی ماڵاوایی یاریگای RFK ئاهەنگ بگێڕین. ڕوخاندنەکە بە هیمەنی دەستی پێ کردووە شتەکان لە ناوەوە بەڕێوە دەچن دواتر زیاتر دیار دەبێت. RFK یەکێک بووە لە یەکەم یاریگاکانی ئەمریکا کە بۆ هەردوو یاری تۆپی پێی ئەمریکایی و بێسبۆڵ دیزاین کرابوو. شوێنی تیپی واشنگتن کۆماندەرز و NFL و هەروەها تیپی بێسبۆڵی واشنگتنی سناتەرز و واشنگتن ناسیۆنالز MLB یانی تۆپی پێی DC یونایتد و چەندانیانەی تر. میوانداری یاریەکانی کردووە کە بەشێک بوون لە مۆندیاڵ و نۆ یاری تۆپی پێ لە کاتی ئۆلمپیادی 1996دا هەروەها یاریەکانی بۆکسین و پێشبڕکێی پاسکیل و مارەسۆنیش. هونەرمەندەکانی مۆسیقایی وەک مادۆنا، ڕۆڵینگ ستۆن، ئایرۆسمیت، مایکل جاکسن تەنانەت بیتڵز لێرە نمایشیان کردووە. ژمارەیەک سەرۆکی ئەمریکاش سەردانیان کردووە لە نێوانیاندا جۆن کندی، لەندەن جۆنسن، ریچارد نەکسن و جۆرج بوشیش. لە ئاهەنگی ماڵ ئاوایەکەدا زۆرێک لە میوانەکان نەیانتوانی ئێستەکانیان بشارنەوە. داگ ویلیەمز ڕاهێنەری پێشوویانەی واشنگتن کۆماندەرز لێرە یاری دەکرد کاتێ تیپەکەی بۆ دووهەمین جار لە ساڵی 1989دا نازناوی سوپەربۆڵی بەدەستهێنا. بیر لەو کوڕانە دەکەمەوە کە پێش من یاریان کردووە وەک دەیڤ بۆتس، چارلی تایلەر، بۆبی میچەڵ، یەکەم کوڕی ڕەشپێست کە لەم یاریگایەدا یاریان کردووە و بیر لەو مێژۆ بکەرەوە کە لێرەدا دروستمان کردووە. زۆر کوڕ لەم یاریگایەدا یاریان کرد. ئێستاش لەناو دەبرێت هەستێکی تاڵ و شیرینە. بیل حەمید گۆڵپارێزەری ئیستای DC یونایتد هەمان هەستەکانی ویلیامزی هەبوو. ئازارم ئەدا ببینم یاریگاکە لەناوە برێت. تا تۆی یەکەمم بە ناوی ئەوە کردووە. 5/5/2010 بوو لەم یاریگایەدا ئەوە یەکەم یاری بوو کە لەو وەرزەدا سەرکەوتنمان بەدەستهێنا. لە پرسیاری ئەوەی کە چی جێگەی یاریگاکە دەگرێتەوە شارداری واشنگتن وتی ئێمە زیاتر لە 20 ملیۆن کەسمان هەیە کە ساڵانە لە دەرەوەی وڵاتەوە دێنە DC و چێژ لە بینینی ئەو بینایانە وەردەگرن کە تایبەتن بە ئەمریکیە بەناوبانگەکان واکە ڕۆبەرت ئف کەنێدی کەواتە ئێمە دەزانین کە بابەتی داهاتووی ئەم 192 زەویە دەبێ ڕێزلێنانێکی دروستی بۆ ڕۆبەرت ئف کەنێدی هەبێ.
لەناوبردننی یاریگاکان نزیکەی ساڵێکی دەوێت لەم نێوەندەدا هاندەران و وەرزشوانان کاتیان هەیە بۆ دوجار ماڵ ئاوایی لێ بکەن. شایان پاشا بۆ راپۆرتی ماکسیم مۆسکالکۆف دەنی ئەمریکا واشنگتن. ئیلان ماسک درنگانێکی ڕۆژی سێشەمە ڕایگەیان هەر کاتێک جێگرەوەیەکی دۆزیەوە دەست لە پۆستی بەڕێوەبەری جێبەجەکاری تویتەر دەکێشێتەوە. ئەمەش وەک ڕێزێک بۆ ڕاپرسێک کە خۆی دەستی پێکردووە کە ئاشکای کردووە بە کارهێنەران دەیانەوێت دەست لەو کارە بکێشێتەوە. دەبوایە دوای کڕینی کۆمپانیای تۆڕە کۆمەڵایەتیەکان تویتەر لەلایەن ئیلان ماسکەوە بە کارهێنەرانی ئەو تۆڕە نیگەران لەبارەی ڕێباز و سیاسەتەکانی داهاتووە. بەڵام ئیلان ماسک لە تویتێکدا ئاماژەی بۆ کردووە کە بە دوای جێگرەوەیەکدا دەگەڕێت و دواتر جێگرەوەیەک دادەنێت و سێرڤەرەکە لە تویتەر بەڕێوە دەبات. داویە کورد کۆنێکشن ببینێن ناوخێر و خۆشیێدا هەر شاد بوو.